گەڕانەوە بۆ نیشتیمانەکەی تایلەند پاش ئەوەی پزیشکی شەڕی نێوان حەماس و ئیسرائیل بەر ئەمیش کەوتووە. ئەم تەنها کرێکار بووە دوای بژێوی کەوتووە و لە کێڵگەیەکی ئاڤۆگادۆی ئیسرائیلی تەنها 6 ڕۆژ کاری کردووە. تا ئەو دەمەی چەکدارەکانی حەماس گەماروی ناوچەی لیکوتای داوە 7 کرێکای تایلەندی کوشتووە و ئەمیش بە بارمتە گیراوە. 7 هەفتە لای حەماس بارمتە بووە. ئەمیش هاوتای هاوڕێکاری لە هەژارترین ناوچەی دنیاوە کەوتونەتە نێو گێژاوی شەڕی کەسانی دیکەوە. لەگەڵ 23 کرێکاری تری تایلەندی گەڕاونەتەوە بۆ نیشتیمانەکەیان کە هێشتا 9 کەسی تریان لەلای حەماس وەک بارمتە ماونەتەوە. لەلایەن هەموو خەڵکی گوندەکەمان پێشوازی گەرمم لێکرا لەوەتەی گەڕاومەتەوە هەموو ڕۆژ سەردانم دەکەن. هاوژینەکەم دەڵێت هەموو ڕۆژێک گویان لە هەواڵەکان دەگرت. ئەو دەمەی دەستگیر کرابووم هیچ خەیاڵێکم نەبوو 2 مانگ بوو ڕووناکی خۆرم نەدی بوو. زۆر دڵخۆشم کە گەڕاومەتەوە. بەر لەوەی هێرشەکەی حەماس زیاتر لە 30,000 تایلەندی لە ئیسرائیل کاریان کردووە. لەو هێرشەی حەماس کردی 39 تایلەندی گیانیان لەدەستداوە. 32 کەسیشیان بە بارمتە گیرا بوون. ویچان هاوتای هاوڵەکانی کە گەڕاونەتەوە باسی بارودۆخی دەستگیرکردنەکان ناکەن بە هۆکاری ئەوەی کە هێشتا هەندێک لە هاوڵەکانی وەک بارمتە لە کەتی غەزە ماونەتەوە. لەگەڵ ئەوەشدا وەک زۆری دیکەیان بڕیاریان داوە بگەڕێنەوە بۆ ئیسرائیل کار بکەن تاوەکو ئایندەی خێزانەکانیان بگۆڕن. ئەوان ڕێگەم پێدەدەن شوویەکی 6 مانگە وەربگرم تاوەکو لە ڕووی دەرونیەوە چاک دەبمەوە. تا ئەو کاتە ئەگەر شەڕیان وەستان داوای گەڕانەوە بۆ سەر کارەکەم دەکەم. تەنها 6 ڕۆژ کارم کرد هێشتا هیچم دەست نەکەوتووە تەنانەت قەرزەکەم نەداوەتەوە. ویچان خەڵکی ناوچەی ئیسانە لە تایلەند کە برنج بەرهەمەهێنن کاتێک ڕای موچەی ڕۆژانەی کێڵگەکانیان تەنها $10 لە ئیسرائیل تایلەندەکان دەتوانن مانگانە تا $1,700 داهاتیان هەبێت. کارکردن لە دەرەوەی وڵات دەتوانێت ژیانی خەڵکی ئیسان بگۆڕێت. دەرفەت دەدات بەو خەڵکە کۆچبەرە کە خوێندەواریەکی کەمیان هەیە ماڵێک دروست بکەن یان منداڵەکانیان بنێن بۆ کۆلێژ. ڕفاندنی کۆچبەرانی تایلەندی لەلایەن حەماسەوە ڕۆشنایی خستە سەر هەژارترین ملیۆنان کەسی ئەو وڵاتی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا. ئەم خانمە چاوەڕوانی ئامۆزاکەیەکە لە فڕۆکەخانی تایلەند کە لە ئیسرائیل بگەڕێتەوە. ئامۆزاکەم تەنها ویستویەتی ژیانێکی باشتر بۆ خێزانەکەی دەستەبەرکات ماڵ و پارەیان بۆ دابین بکات. خۆم کرد کە ئێستا بە سەلامەتی گەڕاوەتەوە ماڵەکەی وەک هاوڵەکانی دی دەرگای گەڕانەوەی بۆ کارکردن لە دەروی وڵات بەکراوەیی هێشتۆتەوە. زۆر دڵخۆشم کە گەڕامەوە هەست دەکەم لە دایک بوومەتەوە هەموو گوندەکە پێشوازیان لێکردم. ببینە هەژارترین خەڵکی تایلەند لە بەردەم بربژێرێکی سەختدان مانەوە لە ماڵەوە بە هەژاری یان لە دەروی وڵات ژیانی خۆیان بخەنە مەترسیەوە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی ڤجێترا دوانگدی لە تایلەندەوە.